لە دزیکردنەوە بە یەکێک لە خێرخواستترین کەسایەتیەکانی جیهان. ئەمە چیرۆکی ئاوازدانەر و گۆرانی بێژی بەناوبانگ ئایکۆنە. ئایکۆن لە خێزانێکی مامناوەند لە سەنیگال لەدایک بووە. چیرۆکی ژیانی لەو کاتەوە دەست پێ دەکات کاتێک دایک و باوکی ئەلیکاریان لە وڵاتی ئەمریکا بۆ دێتە پێشەوە. ئەوانیش لە پێناو داهاتووی کوڕەکەیان بڕیار دەدەن سەنیگال بەجێ بهێڵن، لەوێ دەست بە کارە نوێیەکەیان بکەن. هەروەها بیریان لەوە کردەوە کە چوونیان بۆ ئەمریکا بۆ داهاتووی کوڕەکەیان باشتر دەبێت. بەڵام دوای چەند ساڵێک دایک و باوکی ماوەی کارکردنیان کۆتایی پێدێت، ناچار دەبن بگەڕێنەوە بۆ سەنیگال. ئایکۆن بە تەنها لەوێ بەجێ دەهێڵن چونکە ژیان لەوێ بۆ ئەو باشتر بوو. پێیان وابوو کە ئەو بە تەنها دەتوانێت بژی، بەڵام ئەوەی تووشی ئایکۆن بوویەوە بە پێچەوانەی پێشبینی دایک و باوکیەوە بوو. ئایکۆن دوای ڕۆشتنی دایک و باوکی بەرەبەرە کەوتە پشتگوێ خستنی خوێندنەکەی، هەروەها دەستی کرد بە ناسینی چەند هاوڕێیەکی خراپ، لەگەڵیاندا بەشداری لە چالاکیە تاوانباریەکانی وەک دزیکردن و شەڕکردن دەکرد. بۆ ماوەیەکی زۆر بەو شێوەیە بەردەوام دەبێت تا لە کاتی ئەنجامدانی فرۆشتنی مادەی بێهۆشکەردا لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت و بۆ ماوەی 3 ساڵ زیندانی دەکرێت. لەو ماوەیی کە لە زینداندا بەسەری دەبات پەشیمان دەبێتەوە لە کارەکانی، هەوڵ دەدات کە ئیتر خۆی چاک بکاتەوە. بۆ ئەوەش تاکە ڕێگا کە پشتی پێبەستە بوو بریتی بوو لە گوێگرتن لە میوزیک. بەو شێوەیە هەموو کاتەکانی بە گوێگرتن لە میوزیک بەسەر دەبرد. دواتر دەست دەکات بە نووسینی گۆرانی. دوای کۆتاییاتنی ماوەی سزاکەی ئایکۆن بڕیاریدا کەواز لە جیهانی تاوانکاری بێنێت و بگەڕێتەوە بۆ تەواوکردنی خوێندنەکەی، بەڵام قوتابخانەکەی ڕەتیان کردەوە. ئەویش بڕیار دەدات کە ئەو هۆنراوانەی نووسیوێتی بەیان کات بە گۆرانی وە داوای بڕێک پارە لە باوکی دەکات بۆ ئەوەی چەند ئامێرێکی میوزیکی پێ بکرێت. پاشان دەست دەکات بە دانانی ئاواز بۆ گۆرانیەکەی. وێڕایەوەی هێندە لێ هاتوو نەبوو لە دانانی ئاوازدا، بەڵام توانی گۆرانیەکی تایبەت بە خۆی تۆمار بکات. بە یارمەتی چەند کەسێک توانی بڵاوی بکاتەوە. ئەوەی جێگەی سەرنج بوو ئەوە بوو وێڕایەوەی گۆرانیەکە لە ژوورێکی بچووکدا تۆمار کرا، بەڵام سەرکەوتنێکی باشی بەدوای خۆی داهێنا. تەنها ئەو گۆرانیەش بەس بوو بۆ سەرنجڕاکێشانی گەورەترین کۆمپانیای تۆمارکردنی دەنگ و ئاواز. ئەو کۆمپانیایە داوای لێکرد کە لەگەڵ ئەواندا کار بکات، ئەویش بە داواکەیان ڕازی دەبێت. لەوێشەوە ئەنگاوە هونەریەکانی دەست پێ دەکات، چەند گۆرانیەک تۆمار دەکات، ئەلبومێکی تایبەت دەردەکات، سەرکەوتنێکی زۆر بەدەست دەهێنێت. ئەو شێوەیە بەرەبەرە گۆرانیەکانی دەبنە پڕبینەرترین و ئەلبومەکانیشی دەگەیشتنە ئاستی پڕفرۆشترینەکان. لە دوایەوەی پارەیەکی زۆری کۆ کردەوە 2 خانوو بۆ دایک و باوکی دەکرێت، یەکێکیان لە سەنیگال و ئەوی تریشیان لە ئەمریکا بۆ ئەوەی لە خۆیەوە نزیک بن. هەروەها بڕیاریدا کە ڕێکخراوێکی خێرخوازی بکاتەوە. پاشان ئەستا بە دابینکردنی کارەبا بۆ 300 ملیۆن ماڵ لە ئەفریقا. بەو شێوەیە بەردەوام بوو لە کارە خێرخوازیەکانی تاوەکو ناوبانگی زیاتر وەکو کەسێکی خێرخواز دەرکەوت و گەشایەوە. هەموو کارە خێرخوازیەکانی کاریگەری بەسەر 600 ملیۆن کەسەوە هەیە لە جیهاندا.